خۆشەویستان باس لە بابەتێکی گرنگی ژیانی ڕۆژانەمانەکەین ئەویش گواستنەوەیە. بێگومان لە وڵاتە پێشکەوتوەکان خەڵک ئەو ئۆتۆمبیلەی کە خۆی هەیەی لەوانەیە زیاتر بۆ دەرەوەی شارەکان و بۆ سەفەر و سیاحەت و کات بەرسەربرنی خۆی و خێزان و ماڵ و ناڵی بەکاری بێنێت، بەڵام بۆ سەر کارەکەی، بۆ ئیشەکەی، بۆ داوامەکەی، بۆ بازاڕەکەی لەوانەیە زیاتر بابەتی با بڵێن ئەوی پێوترێ گواستنەوەی گشتی بەکاربێنێت، جا چ پاس بێ، چ میترۆ بێ، چ تاکسی بێ. ئێمە ئەمڕۆ باس لە پرۆژەی تەکسی ئۆنلاین و کاراسانی بۆ هاوڵاتیانەکەین لە هەرێمی کوردستان. بێگومان ژمارەیەک کۆمپانیای کەرتی تایبەت ئێستا ئەپلیکیشنیان هەیە و تەکسیەکانیشان لۆگۆی ئەو کۆمپانیانیان پێوەیە کە بە ئۆنلاین تۆ لە ماڵی خۆتۆ دانیشتووی لە ڕێی ئەپەکەتەوە داوای تەکسیەکەی بۆ نمونە لە کازیوە بۆ بکرێتەوە، سیارەکەت پێڵێ، کاتەکەت پێڵێ و ئەو شۆفێری کەیت بە شوێنتا هەموو ناونیشان و معلومات و ژمارە تەلەفۆنەکە یەتە بەردەستت، جا تۆ خۆت لەگەڵی ڕۆی خێزانت، کچت، کوڕت یان شتێک ئەنێری بۆ شوێنێک ئەزانی ئەم تەکسیە لەکوێیە. لە هەمووی گرنگتر ئێمە جاریاشتمان بیرەچێت لە ناو تەکسیەکەیە، لەم تەکسیەکە شتەکەت بیرچوت و ڕێک قسەی لەگەڵەکەیت و ئەتوانی شتەکەت بێنیتەوە. هەرچەنە بەداخەوە خۆزگەوای لێبا تا لێرە تەکسی بۆ یەک نەفەر نەبووە، ینی من کە بە خصوصیگرم بەس من بێ ئەکرا، ینی لە ڕێگە کەسی کەس سوارکە، ئەمە هەم بۆ سایق تەکسیەکە باشە، هەم بۆ کولفەی بانزین و بۆ ژینگە بۆ کۆمەڵک بابەتی دیکە. ئێمە ئەمڕۆ لەسەر پرۆژەی تەکسی ئۆنلاین و کاراسانی بۆ هاوڵاتیان میوانداری بەڕێز بەهێز حاجی بەشیر بەڕێوەبەری پشتیوانی کۆباکمان کردووە کە بە سوپاسەوە لە ئەستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاک بەهێز بەخێر بیت. کاک بەهێز لە وڵاتانی چواردەورمانە و وڵاتانی ئەوروپی و ڕۆژئاوا ئەمە شتێکی ئەتوانم بڵم کۆنە، بەس لە هەرێمی کوردستان بابەتێکی تازەیە. چەند ساڵێکە هەیە سەرچاوەی ئەم بیرۆکەیە لە چیەوە هات، چۆن بیرکرایەوە لەوەی کە ئێمەش لە هەرێمی کوردستان خاوەنی ئەوە بین لە ڕێی ئەم ئامێرە زیرەکانی بەردەستمان و لە ماڵەوە دانیشین تەکسی بێتە بەردەم ماڵەوە و مانگەێنتە شوێنی خۆی، نەک بە سەرما و بە گەرما ئێمە بچین لەسەر شەقام بۆسین و دەست لە تەکسی ڕاگرین. جوانە سەرەتا دەستخۆشیتان لێکم، تەوەرێکی زۆر گرنگە کە فۆکسستان خستوەتە سەری سەبارەت بە جۆرە بزنزانە، بزنزێکی عالەمیە. ئێمەش پێمان باش بوو، ینی بە مەسەلاتی بزنس خۆی کێشە سێری ناوچەکە کرێت، کێشەیەک هەبێت بزنس واکە دەم کێشێت بۆ چارەسەر بکات، بیرەکەیتەوەت لەو ناوچەی بەڕاستی تایچ کێشەیەک هەیە، ئێمە بتوانین ئەو بە بزنزێک کێشەکەی بەڕێستان چارەسەر بکەین، کێشەی خەڵک چارەسەر بکەین، چ بگا بەوەی کە کێشەی ڕۆژانە بێت. کێشەمانەیە مانگی جارێک پێویستمان بە ئەپلیکیشنێکە بێت، مانگی جارێک پێویستمان بە کۆمپانیایەکە بێت، بەڵام ئەم کێشەی ڕۆژانە بوو. بۆیە بیرمان لەوە کردەوە وڵاتانی دەرەوە وڵاتانی دراوسێ بتوانین بزنزێک دیاری بکەین، بزنزێک دابنین کە بتوانین کێشەی عامی خەڵک چارەسەر بکەین. بیرۆکەی ئەم کارەتان لێەوە سەرچاوەگرەوە کەی بوو وردە درکتان بۆ کردکە ئیدی شارەکانی کوردستان پێویستی بەم؟ ئێمە سواز بۆخوا وەکو بیرۆکە یەکەم بیرۆکە کۆمپانیای کوباک هێنامانە کوردستانەوە 2010 و لەو کاتەوە بەپێی توانای کۆمپانیا و بەپێی هەوڵەمان و بوونی خۆمان توانیمانە لە شارەکانی کوردستان کە ئێستا لە سلێمانی و لە هەولێر و بە خۆشبەختیەوە توانین بڵین لە شاری مووسڵ ماوەی مانگێکە تەنانەت چوونەتە شارەکانی عێراق، لە مووسڵ باوای مانگێکە بەردەستین لێ لە 2010ەوە هەوڵێکی تاواتیمان داوە و چووەتە ناو خەڵکەوە و توانیمانە بچینە هەموو کۆڵانێکەوە ئەلحەمدولیللا لە تاوای ماڵەکانە هەبین لە وەکو ئەپلیکیشنی کوباک. سوپاس بۆخوا لە دوایی ساڵی 2020ەوە کە کۆڕۆنا هات، کۆڕۆنا ڕاستە چەند زەرەر و زیانێکی زۆری هەبوو، بەڵام لە هەنێ ڕووشەوە ئیسفادێکی باش کرا بۆ کۆمپانیای ئۆنلاینەکان کە خەڵک زیاتر ئاشنا بوو بە ئەپلیکیشنەکان، توانی لە ڕێگەی ئەپلیکیشنەوە پێداویستیەکانی ژیان کۆنتترۆل بکە. بۆیە لە ڕێگەی ئەپلیکیشنەکانەوە ئیسفادێکی زانیان، ینی خەڵک بەوە درکی بەوە کرد کە لە ڕووی کاتەوە، لە ڕووی وزەوە، لە ڕووی مادیەوە ئیسفادێکی زۆر باشیە بێت، بۆیە خەڵک کەوتە سەرە و قەناعەتی بتوانێت زیاتر ئەپلیکیشن بەکاربێنێت. باش
لە نێوان ئێوەی کۆمپانیای کە بۆ قازانج دامەزراون بەڵێ. لە نێوان هاوڵاتیە بەڵێ شتێکی پێوترێ تاکسی شۆفێر بەتەکیت. مەرجی وەرگرتنی ئێوە بۆ تاکسیەکان بۆ خودی ئۆتۆمبیلەکە خۆی و بۆ خودی شۆفێرەکە چییە؟ هەموو تاکسیەک هەموو مۆدلێک هەموو شۆفێرێک لای ئێوە وەرەگیرێ یان کۆمەڵک مەرج و پێودان و پێوەەر هەیە؟ بەتەکیت وەکو هەموو کۆمپانیایشیکە ئێمەش چەند قانونێک لە وەزارەتەوە وەلای قانونی هەنێک قانونی کۆمپانیامان هەیە ئەو شۆفێرە بە ڕێزانەی کە هێنە لای ئێمە بۆ ناو تۆمارکردن چەند یاسایەکی خۆیانیان ئەبێت چەند قانونێک پێویستە بەتەکیت و شێوازی بەکارهێنان و تەعاملکردن لەگەڵ سەرنشینان لە ڕێگەی سوۆشال میدیاشەوە ئێمە ئەمە گەینین بە سەرنشین کە چۆن بتوانێت تەعامل بکەن لەگەڵ ئەپلیکیشنەکە ئەو شۆفێرە بە ڕێزانی کەیەن بەلانی کەمەوە کاتژمێرێک بۆ کاتژمێرێک و نیو لە ئێمە ڕاهێنانیان پێکرێت شێوازی بەکارهێنانی ئەپلیکیشنەکە ئاگادارەکرێنەوە لێی شێوازی تەعاملکردنیان بە جیاوازتر لە تەکسیەکانی کە بەو شێوازە ئەقدێکیان لەگەڵا ئیمزاکرێت و ئەچنە سەرکاری شوکاری خۆیان. شێوازی کارپێکردنەکەی چۆن هاوڵاتی سوودمەند دەبێت لەم جۆرە پرۆژانە؟ ئێمە بە بەردەوام لە ڕێگەی سوۆشال میدیاکانمانەوە ئاگاداری خەڵکەکەینەوە لە بەکارهێنان و شێوازی بەکارهێنانی ئەپلیکیشنەکەمان و هەوڵمانداوە بتوانین تا ئاخر مەرحەلە کە ئاسانترین شێوازی بەکارهێنان بخەینە ڕوو و خەڵک بەعام ئێستا گەشتۆتەوە مەرحەلەی کە بزانێ ئەپلیکیشن بەکاربێنە سوپاس بخوا و شێوازی وەکو هەموو ئەپلیکیشنێکیکە لە iOS و ئەندروید بەردەستە بێت داونلۆدیەکەنە موبایلەکانیان و بەکارێنن بە شێوازێکی زۆر ئاسان. خۆی ئەو کەسانی کە گەنج جوانە نەتوانن بە زمانی کە تەمەنێکیان هەیە تۆزێک لەوانێ قورس بێت ئێوە لە سوۆشیال میدیای ینی ئاسانکاریەکەن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن بێننەوە ئەپلیکیشن. بەدڵنیاییەوە من بە پێچوانەوە ئەم شتە بیم تەسەوڕەکەم بۆوان زۆر باشتر بوو بێت کە ئێستا ئەو کەسانی کە تەمەنیان لەسەرەوەێت بە دڵنیاییەوە کەسێک لە ماڵەکە لەگەڵیانە هەیە پێشترە بواە کەسێکی لەگەڵا بڕۆشتا تا بگەشتاتە شوێنەکە و بگەڕایەتەوە. ئێستا لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە داواکاریەکە نێرێت و خۆی چاودێریەکە تاگاتە شوێنی مەبەست واتوانێت کۆنتترۆلی بکات تا ئەڕۆت بتایێت. بەستم خودی خۆیان بوو بۆ بەکارێنانی بۆ ئەوانەی کە شێوازێکی ئاسانماندانەوە کە ئەوان بتوان تەنها موبایل و زیرەک و ئینتەرنێتی پێبێت بە ئاسانترین شێواز دەتوانێت گەشتەکەی خۆی بکات و بچێتە شوێنی مەبەست. بەڵام ئەوانێک کە گەشتنەتە ئەو تەمەنی کە ناتوانن موبایل بەکاربێنن کەسێک لە چوار دووروبەریانە بە ئاسانترین شێواز بۆیان بەکارێنن. باش کاک بەهێز دنیای ڕکلام خۆ دەزانی شت زۆر جوانەکە زۆر جاریش ئەچیتە ئەو دیوێنەکە و بەو شێوازە نیە. لەم بابەتەیە من بەعام قساکەم مەسە کۆمپانیایەک نا ڕکلامە بینین ساق تەکسیەکە تابەزێ دەرگا بۆ مناڵەکاتەوە نەک بۆ گەورە و بە تەمەنێکیش سەرەکەوێ مناڵەکان و دەرگاکە داخاتەوە جا خۆیەچێ شۆفێریەکە دەست پێەکە. ئەم بابەتانە و غەیری ئەمانش ئەو بەس ڕکلام و بۆ سەرنجڕاکێشانی خەڵکە یا بە فعلی ئێوە کۆمەڵ خزمەتگوزاریتان هەیە جگەلەوەی کە بۆ نمونە هەر تەکسیەکە بێتە بەردەرگا مناڵێکە ناتوانێت دەرگاکە جوان داخاتەوە بە تەمەنێکە هاوکاری بکرێت شتێکی پێلی وەرەگیرێ خرێتە سنووقی ئۆتۆمبیلەکە ئەمانە واقعی ڕوو ئەدەن لای ئێوەمانان یا تەنها ڕکلامە؟ جوانە بە دڵنیاییەوە لای ئێمەش ئەم شتانە بە ڕۆژانە ڕوو ئەدەن بە پێی مووقیفەکە کەوتووە بۆ هەموو کەسێک ئەم شتە ینی گونجاو نییە کە دووبارە بێتەوە گەنجێک کە توانایەکی هەیە پێویست بەوە ناکات خەڵک فێری تەمەڵیەکە حرمەتە. بەڵام بۆ کەسێکی پیر وەچەنها داتامان لایە وەچەنەها بەڵگەمان لایە کە ئەم شتانە ڕۆژانە ڕوەدەن بۆ کەسێک کە پێویستی بە نەخۆشخانەیە ئیباتە نەخۆشخانە چەند جار هەبووە چوت تا ژوورەوە شووە لەگەڵێ و مناڵانی کەچنە قوتابخانە بە داتا لامانەکە چۆن ئەم شتانە ڕوویانداوە دەرگایان بۆ کراوەتەوە لەگەڵیانە دابەزیون شێوازی پەڕاندنەوەیان لە شوێنێکە ئەگەر سیارە هات و چۆبکە بۆ بەردەم مەکتەبەکان ئەم شتانە ڕۆژانە لای ئێمەش ڕوەدەن بە پێی مووقیفەکە ئەگەر گونجاو بێت بۆ ئەو شتە پێویست بۆ شتە بکە شۆفێرەکانی ئێمە بەبێ ئەوەی لە قانونی ئێمە هەبێ بەبێ ئەوەی ئێمە ئاگاداریان بکەینەوە خۆیان ئەم شتە جێبەجێکەن سوپاس بۆ ئینسانیان کردووە. شێوازی سوودوەرگرتنی خاوەن تەکسیەکان چۆن ئێوە چۆن قازانجەکەن یان چۆن ئێوە لەگەڵ ئێوە پەیوەندیدان ئەبێت؟ شۆفێرە بە ڕێزەکان کە یەنە کۆمپانیای کوباکەوە چیمان کردو ئێمە بیرمان لە سوودەکانی شۆفێرەکان کردوێتەوە زۆر سوڕانەوە کاتی کەم پارەکانیان ینی نرخەکانیان ئێمە وامان کردووە ئەم سێشتە بۆ دڵنیاییە و بۆیان چارەسەر بکەین. پێویست ناکات زۆر بسوڕێتەوە پێویست ناکات مەسروفی بەنزین زۆر بکات پێویست ناکات بە دوای سەرنشینە بگەڕێ وامان کردووە کە سەرنشین بە دوای شۆفێرەکانە بگەڕێ
ئەمە یەکێکە لە سوودەکانیان. دوای ئەوە گەشتمان بۆ زیاد کردوون، ینی لە شۆفێری وایە ڕۆژانە 8 داخلی 10 داخلی ئەتوانێت بکات. لە کوباک بە دڵنیاییەوە توانێت 12-15 حاڵەتی شازمانەیە ڕۆژانە 25 داخلی ئەکرێت. ئەمە واکە هەم داهاتی ئەو زیاد بکە هەم خەرجی ئەو کەم بکات. بە حەقە دامانجەکەشمانەوە بووە هەم قازانجەکەی زیاد بکات هەم مەسروفەکەی کەم بکات. باش شتێک هەیە کە زۆر گرنگە لە سوۆشیال میدیا کاتێک ئۆتۆمبیلێک دانرێ خانوویەک دانرێ زەویەک دانرێ بۆ فرۆشتن یەک پارچە کۆمنتە بێ بە نرخ. بەڵێ منیان پرسم نرخ لای ئێوە چۆنە گلەی ئەکرێ و بیستومانە منەمێ خۆت ئەمە ڕاستکەیتەوە ئەوترێ گەر تەکسیەکی دیکە کە لەم کۆمپانیای ئۆنلاینانە نەبێ ئەگەر من لە کازیۆ بگوازێتەوە بۆ سەرچنار بۆ نمونە 3000م لێوەرەگرێ بەڵام ئەگەر لە ڕێی ئۆنلاینەوە بێ لە 120 بۆ 25 زیاتر ئەبێ پارە بە ئەمە ڕاستە یاننا. ئەمە لە ڕووی نرخەوە ئێمە توانیمانە بەهایەک بە ئیشەکە بدەین لە ڕووی نرخەوە تقریبان ئەتوانین بڵێن ئەتوانمەوە پژڕاستکەمەوە بڵێم لەگەڵ تەکسی ئاسایی دەروەیە ئەگەر 250 دیناری فەرق بێت زیایەکەم زیابێت ولا زۆربەی حاڵەتەکانە وەکو ئەو بێت بەڵام لە کۆتایی ئێمە سێرڤزێک پێشکەشەکەین خزمەت گوزارێک بەهایەک بە ئیشەکە دەین کابرا ینی ئەو بەڕێزانی کە تەڵەبی تەکسیەکەکەن ینی بەهای ئیشەکە وەرئەگرن بەلایەن و ئاساییە ئەگەر 250 بەم سێرڤزە زیاتر بدات یەتە بەردەم ماڵەکەی پێویست ناکە بە گەرمە بە سەرما بچێتە دەرەوە ئافرەتێکە مناڵی پێ ئەشیای پێ میوانی هەیە بچێتە دەرەوە لە بەردەم بارانە بۆستێت لە بەردەم خۆرا بۆستێت تەکسی دەست نەکەوێت درنگانێکی شەو بێ بە تایبەت حەزەکەم ئەم فۆکس خەمە سەرخاڵێکی کە 180 بۆ 90 بەکارهێنەرانمان ئافرەتن سوپاس بخوا دڵنیاییەکی تەواویان پێدراوە سەلامەتیشی تەواویان پێدراوە 11 شەو 12 شەو یەکی شەو جاری وایە لە خستەخانەکان لە سەیدەلیەکان تەواو بن ئیشێکیانێت چوونە دەرەوەیکیان ئیشێکی زەڕوریان بۆ دروستە بێ زۆر بە ئاسایی وەکو وایە لەگەڵ ئایلەکەی خۆتا گەشت بکەیت داوای تەکسی هۆکارەکەی چی ئافرەت ئەم ئۆنلاینانە بەکارێنێ هۆکارەکەی ئەوەیە ئەو بەڕێزە کە تەڵەبی تەکسیەکەت کە داواکاریە نێرێت بۆ تەکسیەکە پرۆفایلی شۆفێرەکەیەتە لای ئەم بەڕێزە ناوی شۆفێر ڕقەمی شۆفێر ڕقەمی تەکسیەکەی چ تەکسێکی پێە هەمووی بەداتا لا بێت ئەتوانێت بیبینێت پرۆفایلەکەی لای ئەمێنێتەوە وەزایدن ئێمە وەکو کۆمپانیا تیمێکمانێ پێڵێن تیمی پشتیوانی بە بەردەوام چاودێری ئەم گەشتانە ئەکرێن بزانن گەشتەکان هیچ کێشەیەک دروست نابێت هەت هەر حاڵەتێکی تایبەتە بێ ئێمە ڕاستەخۆ پەیوەندیمانێ لەگەڵ شۆفێرەکە بۆی بتوانین بە سەلامەتی بە دڵنیایی تەواوی گەشتەکان جێبەجێ لەوانەیە کۆمەڵێک ئافرەت دەبن هەر پیان خۆش بێ لەگەڵ ئافرەتانە سەرکەون ئێوە شتیواتانە بێت وەکو کۆمپانیای کوباک ئێمە نیمانە و بیرمان لێ نەکردێتەوە بە حەقەت چونکە شتێکی نەگەشتێتە ئەو حاڵەتەی کە ئافرەتێک بتوانێت تەکسی بەکاربێنێت بە تایبەت دوای ئێواران گەشت زۆرە بێت شەوان گەشت زۆرە بێت ئافرەت ناتوانێت لە هەنێ مەرحەلاتە بتوانێت تەکسی بەکاربێنێت و تەعامولێکی تایبەت بکات لەگەڵ سەرنشینەکان وەکو کۆمپانیای کوباک ئێمە بیرمان لەو حاڵەتە نەکردێتەوە کە ئافرەت بکەین بە شۆفێر لە حاڵەتی دووەمی کە بۆ بیرمان لێ نەکردوێتەوە ئەو شۆفێرانەی کە گەشتەکان ئەنجامەدەن وەکو پێشتریش لە خاڵێکا باسم کرد دڵنیا و سەلامەتین لە هەمویان ینی پێویست ناکە ئافرەتێک بینین بۆی ئافرەتێک سەر بخات گەشتی وا زۆربەی هەرە زۆری گەشتەکان هەر هیچ قسەیەکی تیان ناکرێت هیچ باسێک ناکرێت هیچ پرسیارێک ناکرێت شوێنەکە دیارەکرێت لە ڕێگە ئەپلیکیشنەکەەوە و نرخەکان دیاریکراوە گەشتەکە کۆتایی پێێت و زۆر بە سەلامەتی بەبێ کێشە باش بینە سەر بابەتی ئەمەلیەکە من لە ڕێی ئەو ئامێرەزیرەکەی لە بەردەستمایە لە یەکێک لە کۆمپانیەکان تەکسیەک داواکەم شێوازی پارەدانەکە ئۆنلاینە یان ئەدرێت بە فیزیکی پارەکە ئەدرێت دەست شۆفێرەکە وە خاڵێکی دیکە ئەو گرفتانە چین لە نێوان ئێوە و بە تایبەت هاوڵاتیان کە ئەم ئەپە بەکارێنن ینی باوترین گرفتەکان چین کە ڕۆیە سەرەتا سەبارەت بە شێوازی پارەدان ئێمە دوو جۆر شێواز پارەدانمان هەیە شێوازی کاشمانێ و شێوازی بەڵانسمانەیە لە ناو ئەپلیکیشنەکە واڵێتێکی تایبەت بە خۆمانمانێ واڵێتی کوباکە جزدانی کوباکی پێڵین لە ناو ئەپلیکیشنەکە ئەو بەڕێزانی کە گەشتەکان ئەنجامەدەن کە داخلیەکانەکەن بۆ شوێنێگە ڕۆن ئەتوانن هەم لە ڕێگەی بەڵانسەوە ئۆتۆمێشن دامان ناوە پێویست ناکە بینێرێت لە دوای کۆتایی هاتنی گەشتەکە لای سەرنشین ناقسە بێت کەمەکات و لای شۆفێرەکە زای دەبێت بە ئۆتۆمێشنە چێتە ناو جزدانەکەیەوە حاڵەتی دووەمیشمان حاڵەتێکی نۆرماڵ وەکو پێشتر ئەتوانێت بە کاش پارەکەی بدات بڕەکەی هەرچەندێک بێت بە کاش ئەیدات بە ئەو شۆفێرە بەڕێزە
سوودی ئەو باڵانسە چیە کە ئێمە دامانناوە زۆربەی حاڵەتەکان کە ڕویانەدا بە کاش پارەیانەدا بۆ نمونە لەو کاتەیە ئەیان و وردەمان پێ نییە یا کێشەیەک دروستە بوو بڕەپارەکە تەواوی نەکرد لە ڕێگی بەڵانسەوە هەر چەندێک بێ حەقی تەواوی نە شۆفێر حەقی تەواوی شۆفێر و سەرنشینە درێ هیچ کامیان مەقدور نابن لە گەشتەکە کێشە باوەکان چین بۆ نمونە کەسێک داوای تەکسێ بکە و پەشەمان بێتەوە یان نەیەتە بەردرگا بەدەم تەکسێکەوە یان بە پێچەوانەوە هاوڵاتیەک داوای تەکسێ بکە ئیشێکی زەڕوری هەیە بەڵام تەکسیەکە دواب بکەوێت ئەم کێشانە چین باوەکان چین لایەوە بەتاکید ئەم کێشانە ڕۆژانە ڕوەدەن بەڵام بە دڵخۆشکەرانە ئەم شتە ئەڵێم 2 ساڵ بێت کە بەرەو پێشچوونێکی زۆر هەیە لە 2 ساڵ پێش ئێستاە کێشەی وا زۆر ڕوومان ڕوویەدا خەڵک نەگەشت بووی ئەو قەنەعەتی باوەڕ بۆ کاشتێکی لەو شێوازە هەیە تاقیە کردەوەی بزانم وایە وان نییە ڕۆژانە چەند جارێک تووشی ئەم کێشانە بووین پەیوەند تیمێکمانەیە تیمی پشتیوانی پەیوەندیانە کرد وڵی تاقیم کردوێتەوە بزانم ئەم شتە بوونی هەیە بوونی نییە بەڵام سپاس بخوا لە 2 ساڵی ئایندەیە ئەم 2 ساڵی کە هاتووەم ئەم کێشانە کەم بوونەتەوە ئێستاش ڕۆژانە شتی وا ڕوەدات بەڵام بە دەگمەن ئەی تەکسەکانیەوە زۆر گەنە لای سەرنشین ئەوەی داوای کردووە بەتاکید ئێمە هەمیشە ڕەکلام و هەوڵی ئەوە ئەدەین کە شۆفێرەکانمان زیاد بکەین و سپاس بۆخوا ئێستا توانیمانە لە هەموو کوچە کۆڵانێکی شاری سلێمانی تەکسیمان مەوجود بێت لەبەر ئەوەی کە بتوانێت بە ئاسانتری شێواز بگاتە لای ئەو سەرنشینەی کە داوایەکە. بەڵێ شێوازی داواکاریەکە چۆنیە لەسەر ئەپلیکیشنەکە تەکسیەکان پیشانە درێ یان بۆ شۆفێری تەکسیەکەش بامان شێوە سەرنشینەکەڵێ لە فڵانە شوێن نزیکترین شوێنی تۆیە بۆ شێوازەیە؟ بەتاکید لە ڕێگەی لە ناو ئەپلیکیشنەکە بەڕێستان کە ئەپلیکیشنەکە کەنەوە بەشی تەکسی هەڵەبژێرن ئەو ناوچەی بەڕێستی تایە ئەو ناوچەی بەڕێستی تایە کە داواکاری پێشکەشەکەیت داواکاریەک ئەنێریت لە نزیکترین شۆفێر لە بەڕێستەوە چێ بێت ئەو بۆ ئەو شۆفێرە ئەچێت داواکاریەکەی بۆ ئەڕوات و دوای 3 چرکە 4 چرکە ئەگەر ئەم شۆفێرە کێشەیەکە بێت وەرگرتنێکە بێت نەتوانێت وەری بگرێت ئەچێت بۆ شۆفێرانی چواردەوروبەری خۆی بە دڵنیاییەوە بەتاکید لە نزیکترین لە شخصەکە و نزیکترین تەکسی چێ بێت ئەو وەریەگرێت و لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە چێ بەدوایە. من لە سوۆشیال میدیا ئێوە بینیم ئۆفەرتانێ ئۆفەر چییە بۆ چ مەبەستێکیانی ئۆفەرتانێ؟ سوپاس بخوا ئێمە توانیمانە باشترین ئۆفەرەکان بدەین بە ڕچاوکردنی دارایی خەڵک توانیمانە زۆربەی هەر لە زۆری کاتەکان ئۆفەرێکی تایبەتمانەیە بیدەین بە تەواوی بەکارهێنەرەکانمان کە هەمویان لێ سوودمەندە من و ڕچاوی بارودۆخی خەڵکمان زۆر کردووە بەم دوایانە بە تایبەت ئەم ساڵ و 2 ساڵە ئۆفەرمان هەیە بۆ تەواوی شاری سلێمانی لە شاری هەولێری بەدڵنیاییەوە بۆ هەردوو شارەکە بۆ هەر شوێنێک بڕۆیت تەنها 3500 دینار لێوەرەگیرێت و ئۆفەرمانەیە دیسکاونتمانەیە 115-20-25 کە ئەمە بەردەوام مدەتی چەند ساڵێکە ئێمە ئەمانە بەکارهێنین و مەسئولیات و تێچووی هەموو ئۆفەرەکان ئەگەڕێتەوە سەر شانی کۆمپانیا ینی نە شۆفێرێک شۆفێر پارەی تەواو وەرەگرێ و سەرنشینیش خزمەتێکی پێەکەین پارێکی کەمترەدا و گەشتێکیش بۆ شۆفێرەکان زیاتەکە. باش لەسەر چه ئەساسێک ئەم نرخە دیاریەکرێت بۆ نمونە من لێرەوە ئەڕۆمە سەرچنارە چمە بەکرێزەوە یعنی ئەم ئەپلیکیشنەکە ئەڵێ ئەمە سعرەکەیە لەسەر چه ئەساسێکە 1-2 گەشتەکان تەنها بۆ ناو سنتەری شارەکانن یان بۆ نمونە منەگەر تەکسیەکم بوێ لێرەوە ئەتوانم پێی بچمە عەربەت لێرەوە ئەتوانم بچمە دووکان ئەتوانم بچمە شارباژەر بۆ نمونە. سەبارەت بە دیاریکردنی نرخەکان بەپێی کیلۆمەترە بەپێی کاتە بەپێی کاتە قەرەباڵغی کاتەکان دەورە بینێت نیۆڕۆ بێت سیستەم ڕێکیخا بەڵێ سیستەم ڕێکیەخات بە شێوازێکی میکانیزمێکی جوان داڕژراوە لەژێر قانونی وەزارەتی گواستنەوەیە کە بەپێی کات و بەپێی کیلۆمەتر ئەتوانین ئەو نرخە دیاری بکەین پێی بڵێن بەو نرخە و پێشوەختەش ئەتوانێت ئەگەر شوێنی کۆتایی دیاری بکات ئەو بەڕێزە نرخەکەی ینی دیاری ئەکرێت بڵێ بەم نرخە ڕۆیتە فڵان شوێن. سەبارەت بە سنتەری شارەکان و دەروی شارەکان سنتەری شارەکان بە دڵنیاییەوە ئێمە تەنها لە ناو سنتەری شارەکانە ئەتوانین ئەو تەکسیە جێبەجێ بکەین کە گەشتەکانیان بکەن بەشێکی ترە مەسەلاتی گواستنەوەی دەرەوەی شار ئەوە پەیوەندی بە شوێنێکی کەوە یان ئێمە ناتوانین تەنها ئەوەیە کە لە ناو سنتەرێکی شارە بتوانین گەشتەکانمان جێبەجێ بکەین. زۆر سپاس دەکەین بەڕێز کاک بێ ساجی بەشی بەڕێوەبەری پشتیوانی و باگەی خوا بەخێر بێ. زۆر سپاس.